ئەزان سڵاو خۆشحاڵین لە بەرنامەیەکتری ڕاڤە بە دیدارتان شادەبینەوە. تەوەری بەرنامەکەمان خوێندنەوەیەک بۆ دۆخی ئابووری عێراق و لێکەوتەکانی بە میوانداری بەڕێز و خۆشەویست کاک نەوزاد شێخ کامیل سەرۆکی لقی سلێمانی سندیکای ئابوورناسانی کوردستان. کاک شێخ نەوزاد خۆشحاڵین و بەخێر بێت. زۆر سپاس بۆ جەنابیشتان. کاک شێخ نەوزاد دۆخی ئابووری عێراق و ئەو خۆپیشاندانانەی کە ناوەڕاست و باشووری عێراقی تەنیوە تەراکۆمی ئەو کێشە و ململانە سیاسی کە لە عێراقا ئەگوزەرێ تێکەڵبوونی جەنگی مەزهەبی هاتنە ناوەی کۆمەڵی ئەجندای دەوڵەتان لە ناوچەکە لەسەر ئاستی دنیا بۆ ناو عێراق. عێراقی تووشی جۆرێک لە شڵەژان تووشی جۆرێک لە گرفتی گەورە و کوشندە کردوێتەوە. جەنابەت وەکو ئەوەی سەرۆکی لقی سلێمانی سندیکای ئابوورناسانی کوردستانی کەسێکی پسپۆڕەکەت لە بواری ئابووری و ئابووریزانیە، پێمان خۆشە خوێندنەوەی کاک نەوزاد بۆ دۆخیم خۆپیشاندانانە چییە؟ زیاتر ئەوەی کە وای لە عێراقیەکان لە بەغدا و لە شارەکانی تری عێراق کردووە بێنە سەر شەقامەکان ئەجندایەکی سیاسیە واکات عێراقیان خۆپیشاندان بکەن یان نەخێر زیاتر ڕەهەندە ئابووریەکەی عێراق وە خراپی ژیانی خەڵک هۆکارە یان مۆتیڤە سەرەکیەکەی پشت خۆپیشاندانە. سواز بۆم دەرفەتە دیارە ئەگەر قسە لەسەر عێراق و بارودۆخی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری و سەربازی عێراق بکەین ناکرێت نەگەڕێنەوە بۆ سەرەتای دروستبوونی عێراق کە لە سەرەتای دروستبوونیەوە تا ئێستا ئەم عێراقا بە زۆر لکێنراوە بەیەکەوە پارچانێک کە لێ دابوون یانی شوێنێک بووە لە چەند شوێنێکەوە پێکەوە نراوە ئەمەی لێ پەیدا بووەوە هەموو ئەوانیشی کە دەسەڵاتیان گرۆدە دەست بە دڵنیاییەوە هاتوونەتە سەر دەسەڵات بیریان لەوە کرێتەوە چۆن خۆیان دروستکەن چۆن فراوانخوازی بکەن چۆن ئەو نەتەوانێتی تر کە لەگەڵیان ناژین چۆن بیان خەنژێر دەستی خۆیانەوە لەو ڕوانگەیەوە لەو سەرەتای دروستبوونیەوە تا ئێستا عێراق سەقامگیری بەخۆیەوە نەبینیوە سەقامگیری سیاسی کە سەقامگیری سیاسیشی بەخۆیەوە نەبینیوە بە دڵنیایە سەقامگیری ئابووریەکەش و سەقامگیری سەربازیەکەشی بەخۆیەوە نەبینێت چونکە بەدەر لەوەی کە خۆیان لەناو خۆیان ناتەبا بوون و ئەوانەی کە سەردەستە بوون دائیمە بۆ چەوسانەوەی نەتەوەکانی کە لە هەمان کاتیشدا لەبەر ئەوەی ناوچەیەکە دەوڵەمەندە بە سامانی سروشتی بە هەمان شێوە لەلایەن دەوڵەتانی تر و هێزی دنیاوە ئەوانی چیان لێ بڕیوە کەواتە دەکرێت بڵێ عێراق خۆی بۆتە مەزدەری مەشاکلی ئێستا کەواتە مادەم تۆ لە وڵاتێکی جا دەژی کە ناوی عێراقەوە مەزدەری مەشاکلە بۆ ناوچەکەش و بۆ ئەوەش لە هەمان کاتیشدا دەتوانێت بڵێن شوێنەکە سەرەتای گۆڕانکاریشی لێ دروست دەبێت لە زۆر شوێنە بۆ گۆڕانکاری بۆ ناوچەکە گۆڕانکاری بۆ لەسەر نەخشە لەسەر جوغرافیا لەسەر هەموو ئەو پێوەرانی هەیە کەواتە مادەم گرنگی عێراق لەم شێوەدایە هەم مەشاکلی زۆرە و هەم پێگە جوغرافیاکەشی وایە کە گۆڕانکاری تێدا دروست دەبێت لەم ناوچەیەدا دەکرێت بیر لەوە نەکەینەوە بڵێن ئەڵا عێراقێکی یەکگرتووی خاوەن سیادەی ئابووری باشی داهاتێکی باش و خۆشگوزەران بۆ خەڵک مسۆگەرەکە هەمیشە دەبێت چاومان لەسەر ئەوە بێت کە عێراقێکی شڵەژاو عێراقێکی پەردەوازە عێراقێکی شەڕەنگێ شەڕاوی ئەوە لە بەرچاو دابێت ئەمە وای لێکردون خەڵکی ئەم وڵاتەی تر ئەوەتەی عێراق دروست بووە خۆشیان بەخۆیان نەبینیەوە ئەگەر بێنە سەر ئەم هەڵبژاردنەی ئەم دواییە ئەم خۆپیشاندانەی ئەم دوایەش بە دڵنیاییەوە ئەمە فاکتەری سیاسیشی تێدایە فاکتەری ئابووریش تێدایە فاکتەرە سیاسەکەی وتمان لە سەرەتاوە ئەم نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە گۆڕانکاریدایە ئەم ناوچەی ئێمەش بەتایبەت عێراق و ئەم دەوروبەرەی کە ئێمە لێدا دەژین ئەمانش بەدەرنی لە گۆڕانکاریانن کەواتە سەرەتای گۆڕانکاریەکان مادەم دەستی پێ کردووە ئیدە شێوازی گۆڕانکاریەکان لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی کە لە ناوچەیەکە و ناوچەیەکە دەگۆڕێت ئەگەر بێت و سەری وڵاتانی ئەو ئەمریکای لاتین بکەی ئەمریکا کە دەستی خستوەتەنایان بۆ گۆڕانکاری لە ناو وڵاتەکەدا لە پێش هەندێک جار لە ڕێی انقلابێکی عسکەریەوە کردی هەندێکیان هەندێک جار لە ڕێی هێنانە ناوەی سەرمایەی کۆمپانیەکانی هەبوو کۆمپانیەکان کۆنتترۆلی وڵاتەکان کردو دوایی قەرز خستویان تەجێ قەرزەوە و پاشان بە کۆنتترۆلیان کردو لە وڵاتە قەرزەکەی پێنەدراوەتەوە ینی بە شێوە لە شێوەکان بەردەوام لە داگیرکاری ناو وڵاتە هێزانان لە پێناو فراوانبوونی ناوچەکانیان و دەستکەوتی زیاتر عێراق لە ئێستادا کە ئەم خۆپیشاندانانی بەخۆوە بینیوە هەر لە خۆڕا خەڵک نەهاتێتە سەرجادە بەڵکو لە ئەنجامی کەڵەکەبوونی کۆمەڵی کێشەی زۆرە کێشەی سیاسی کێشەی سەربازی کێشەی ئیداری کێشەی ئابووریش ئێمە ئێستا قسە لەسەر کێشە ئابووریەکان دەکەین عێراق لە قۆناغێکدایە ئێستا بەڕاستی دەکرێت بڵێن لەسەر ئاستی لیستەکانی وڵاتانی گەندەڵی دنیا سیانزەهامین دەوڵەتی دنیا لە گەندەڵیدا کەواتە یەکێکە لە گەندەڵترین وڵاتانی دنیا کە لە ژمارە سیانزەی وەرگرتووە عێراق لە ئێستادا زیاتر لە 450 ملیار دلار قەرزارە 450 ملیار دلاری بە فیڕۆ ڕۆشتووە لە دوای 2023ەوە
ئەمە ڕقمێکە لەلایەن AFPەوە منظەمەیەکە دروست بووە ئەوە ینی دراسی کردووە ئەم 450 میلیارد دلارە بەبێ ئەوەی کەس بزانێت بۆ کوێ چۆن ڕۆشتە تۆ 450 میلیارد دلار لە بەردەستا بووایە و بەڕێکوپێکی دابشکرای بارودۆخی عێراق وای لێ نەداهاو عێراق لە ئێستادا ڕێژەی بێکاری گەنجانی لە ساڵ 22 تێپەڕاندەوە بۆ 23 چیە عێراق لە ئێستادا ڕێژەی بێکاری ژنانی لە ساڵ 80 تێپەڕاندەوە کە ئیشیان نییە عێراق لە ئێستادا 115 میلیارد بەرەوژوو قەرزارە کە هی دەوڵەتانی دراوسێ و ئەو بانقە جیهانەکان کە لێ وەرگرتووە و ڕۆژان ساڵانەش ناتوانێت بیداتوانێت و سوود دەچێتە سەر کەواتە قازانجی دەچێتە سەر هەموو ئەمانەوە دەیان شتی کرد وەکو بڵێن گەشەی ئابوووریەکەی لە ڕۆژ لە دوای ڕۆژدا دەبەزێت لە 2020 بۆ 2.6 و 2.5 کەواتە ئێمە لە چاو ئەوەدا کە عێراقێکی دەوڵەمەند خاوەنی 113 میلیارد بەرمیل نەوتی ئێدەکە کە ئێستا لە ژێر زەویەکانی داهەیە لەگەڵ ئەو هەموو سەرچاو و سامانە سروشتەی کە هەیەی لەگەڵ ئەو هەموو کانزایی کە هەیەی کەواتە وڵات لەگەڵ ئەو هەموو سەرمایە کە هەیەی ئەوەش حاڵی ئابوووریەکەیەتی ئەمە لە ئەنجامی بێپلانیە لە ئەنجامی ئەوەیە کە ئەوانەی کە لە دەسەڵاتدان تەنها بیر لە خۆیان دەکەنەوانێ پلانی ئابوووریان نییە تەنها چۆن خۆیان دەوڵەمەندکەن و چۆن ببنە هۆی مانەوەیان لەناو دەسەڵات و لەوەدا خاڵێکی کە ئێستا دوای ئەوەی کە داعش نەما ئێستا ڕێژەی بێکاری لە لەو شارانی ژێر دەسەڵاتی کە ژێر دەسەڵاتی داعشا بۆ لە 1940 بەرەو سوژورە 1940 ینی ئیتر ینی کارەساتە بۆ ئابووری ڕێژەی بێکاریت ئەوەندە بێ لە شارەکانی مەسەلەن باشوور لە ساسێ لە ناوەڕاستە لە سا 23 هەموو ئەمانە پێت ئەڵێ کە عێراقێکیش پرزێ لە ڕووی ئابوووریەوە ئێستا عێراق پێویستی بە 20,000 میگاوات کارەبای ڕۆژانە هەیە بەڵام ئەو 18,000 میگاوات کارەبا بەکار بەرهەم دێنێ کەواتە ئەمە بارودۆخی عێراق پێت ئەڵێ پێمان دەڵێ ئەگە تۆ ئەو هەموو سەرۆت سامانت هەیە ئەو هەموو سامان لەژێر دەستایە بۆ ئەم وڵاتە خەڵکە فەقیرە بۆ یێتە سەرجادە خەڵک کە یێتە سەرجادە لەبەر نەبوونی دێ لەبەر بێکاری دێ مناڵەکان نازانن نەبوونی چیە پێویستیان بەوەیە پاریان لە بەردەساوی پێویستیان بۆیە شت کردن تۆ ئێستا گەل لە وڵاتێکی وەکو ئەفریقا بتایە خەڵک لێ نییە کرد ئەوە هیچیان نییە سەرمای سامانی سروشتیان نیە ژێرخانی ئابووریان نییە شتێکیان نیە دەوڵەتانش قەرزیان نادەنێ ئەوان قەرزکردنیان دێ بەڵام ئەم قەرزیش وەردەوامەکە پارەی زۆریش پێەیە سامانی سروشتیشی زۆرە لە هەمان کاتیشا ئەوە تا ئەو وڵاتەیە کە هەمومان ئەیبینین ڕۆژ لە دوای ڕۆژ بەرەو دواوەژێ کەواتە لێرەدا هەموو ئەو مەشاکلان دەرئەکەون و دەوڵەتانی دراوسێ و دەوڵەتانی دنیاش ئیستیغلالی ئەم خراپی بارودۆخ ئابووریان کردووە هاتوون هەموو ئەوانەی کە ئیتر بە گەنجەکان کە لە زەرشەقا من بە خەڵکی کەشکەلایەنەکانن عەشایەرەکانن تەرجیعیان دەکەن کاکە ئێوە مەحاڵتانە بۆ داوای گۆڕینی دەسەڵاتەکانتان ناکەن ئەوانیش مەبەستیانە بۆ ئەوەی پشێوی لە ناو عێراقدا هەبێت چونکە تۆ پشێوی لە ناوچەکەدا هەبوو ئەو وڵاتە لێزانە بازار ڕەنگەرمە بێ بۆ یەکەم چەک و اتفاقیان دەفرۆشن دووەم کەرەسەی سەرمایەتر خوا لە خۆراک و لە شت بازارەکانیان پێگەرمەکەن سێم کۆمپانیەکانیشیان دێنن ئێرە سەرمایە گوزاری دەکەن پارێکی باشیان لە عێراق دەسێنن جارێکی کەش و خۆشیان دەوڵەمەند دەکەن و بە پارێکی باش شەو دەگەڕن وڵاتەکانی خۆیان کەواتە ئەوان بەرژەوەندی ئابووریان هەیە وڵاتە گەورەکان کە ئەم وەزع دروزە بێ ئیستیغلالیەکەن ئێمەش کەم کێشەیەکی ئاوامان هەبێ کێشەکەمان ئەوەتە کێشە عێراق بە تایبەتی وای لێ دێترە بێت تۆ چاوە لە دەستی خەڵکەوە بێت چارەسەری کێشەکانی بگا لەبەر خۆشن ئەوەندە ناتەبان لایەنە سیاسەکانی عێراق ناتوانن خۆیان ڕێخنەوە لەسەر شتێکی دیاریکراوە دەستان خۆش بێ کاک شێخ نەوزاد جەنابەت باسی کۆمەڵی ئامارەت کرد لەسەر بێکاری هەژاری نەخۆشی گەندەڵی نەبوونی ئاوی خواردنەوەی پاک بێکارەبایی ینی ئەو دۆخ خراپەی کە لە عێراقەیە و وەکوی کە بەڕێزت باست کرد کە عێراق لە لیستی ئەو قایمانی کە دەرەچێت لە ڕێکخراوە نێودەوڵەتەکانەوە عێراق بۆ گەندەڵی و فەساد و هەدەردان لە لووتکەی هەڕەمەکایە بەڵام دیۆکەی تریشی ئەوەیە کە بۆ نمونە بەشێکی زۆر لە ئاورناسەکان باسی واکەن کە عێراق وڵاتێک لە ڕووی سامانی سروشتی و زۆر دەوڵەمەندە بە تایبەتی نەوت غازی سروشتی و زۆر شتی تر و پێگە جوگرافیەکەی عێراق کە هەڵکەوتەیە لە شوێنێکی زۆر باشە عێراق بۆ نمونە چوار وەرزەی هەیە دوو ڕووباری گەورەی ئاوی هەیە و خاوەنی کشت و کاڵە خاوەنی حەزارەتێکە ینی ئەم دووشتە زۆر ناتەبان لەگەڵ یەکتریە کە لێرە کە تۆ تەماشاکەی عێراق ئەگەر بۆ نمونە باش بۆ بەربهێنرایە خاوەنی سامانێکی مرۆیی و سامانی سروشتی زۆر گەورەیە بەڵام بەشەکەی تریشی ئەم لایەنەیە خوێنەوەی ئابووریانیت جەنابەت بۆ دۆخی عێراق چییە؟ تەسەورەکەی عێراق بەم دۆخی ئێستاەوە ئەتوانێت بەردەوام بێت
بەداخەوە دەڵێم هەرو گوتم گۆڕانکارەکان لە ئێستادا دەستیان پێ کردووە ئاسی ناوچەکە و عێراقی ئێمەش بەشدارە لەو گۆڕانکاریانە گۆڕانکاریان بۆی کە بە ئاڕاستەیە کرد بە شێوازێکە دابڕێژێتەوە نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەم وڵاتانەی کە لەم ناوچەیەدان منەمە بڕای خۆمە کە بەم شێوەی کە ئێستا هەیە نامێنن چونکە هەم وڵاتانی دنیا هەمیش بارودۆخەکە وا دەخوازێ کە وڵاتێک نامێنێ کە بێ بە مەترسی بۆ ناوچەکە بۆ دەوڵەتانی دراوسێ بۆ دەوڵەتە سلێزەکان کە بەرژەوەنەکان لەم ناوچەیەدایە دەبێ وڵاتی بچووک بچووک دروستکەن کە بتوانن نەبن بە هۆکار بۆ مەترسی بۆ بەرژەوەندی وڵاتە گەورەکان کەواتە ئێستا عێراق لە ڕابردوودا پاش ئەوەی کە لە ڕابردوودا خاوەنی پێگە و هێزی سیاسی خۆی بوو خاوەنی سەربازی خۆی بوو خاوەنی چەک و چەقمەنی زۆری خۆی بوو خاوەنی ئابوووریکی باش بوو ئەوە بوو ویستی زیاد بڕات و بێ بە قیادی عێرەبی خۆی وەرگێت و دوایی کۆنتترۆلی وەزعەکە بکات نوێنەرایەتی عەرەب بکات بە حساب لە ناوچەکەدا ئەوە بوو بە شەڕی کوێتی بۆ دروست بوو دوای نەگەڕایەوە لێی درا ئێرانیش بە هەمان شێوە بۆ ئاراسەیە دەڕۆکە ئەو دەوڵەت ئیمپراتۆرە گەورەکەی خۆی دروست کاتەوانێ دەستگرێتەوە بەسەر نیوەی جیهانە ئەو ناوچەی هەمووی کۆنتترۆل کاتەوانێ و فراوانخوازەکان دەست پێ بکاتەوە ئەوەتە شەڕی خستۆتە ناو ئەوێشەوە تورکیاش بە هەمان شێوە ئەوێت بۆ تورکیا تۆز لەسەری بۆسن زیاتر چونکە تورکیاش لە ساڵی 1923 لە بەڵێن بەلفۆرەوە کە دەرچووە بڵێنە دوای 100 ساڵ تورکیا بۆی هەیە دەستکاتەوە بەو پرۆسە فراوانخوازیەی کە ئەیەوێت لە دوای 100 ساڵ ئێستا لە 2023 پێم وایە 100 ساڵەکە تەواو دەبێت کە 100 ساڵەکە تەواو بوو ئێستا ئەمجار تورکیا لە ئێستاوە کە ئەردۆغان لەسەر حکومە دەیەوێت پێگەی سیاسی سەربازی ئابووری کۆمەڵایەتی خۆی بەهێزکە بۆی کە دەستی کردەوە بە فراوانخوازیەکەی جارانی ئیتر ڕێگری نەبێت چونکە ئەوە توانێت ئیتر لە ناتۆەوە لە فراوانخوازی بکە بیرە نەوتەکان شوێنی نەوتەکان دەربێنێتەوانێ ئەو شوێنانەی کە عێراقیش زۆرترین زمینە سازی بۆیە لەبەر ئەوە لەم ڕوانگەیەوە دەیەوێت ئیشی لەسەر دەکات کەواتە هەمی ئەمانە وای دەکا دەوڵەتە سلێزەکان مەترسیان بۆ دروست بووە ئەوەتە وردەوەدا دەیانێت مەشاکل خەنە ئەو ناوچە ئەو وڵاتانێشەوە بۆ ئەوەی ئەو هێزیان نەبێت کە بتوانن ئەو گۆڕانکاری کەیانەوە بیکەن بەپی بەرنامەکانی خۆیان بۆیە عێراقیان وا لێ کردو پارچەپارچیان کردو ئێستا نەتوانای فراوان بوونی توانای ئەوەی خۆشی بەڕێوە بەرێ بە دڵنیایەوە بۆ ئێرانی ژەمە ڕاستە بە دڵنیایەوە بۆ تورکیا ژەمە ڕاستە بەڵام ڕەنگە کاتەکانیان گۆڕایبێ کاتەکانیان کاتی یاریگەیان جیاواز بکاتە مادام ئەم گۆڕانکاریان لە ناوچەکەدا هەیە چۆن توانین تۆ استفادە لە مۆزەکەی لە کاتێکا کە تۆ سیاسەکانی عێراق ئاوان ئەمە ئابوووریەکە شێتی ئەمە دۆخەکەیەتی ئەمان تازە خۆیان پێکۆ ناکرێتەوە تازە نەژیانە خۆیان پێکردەوە من ئەمە ڕای خۆمە بە ڕای من ئەم بارودۆخەش کە ئێستا دروست بۆتەوە بۆ عێراقیەکان و ئێستا لە ساحەی تەحلیل هەموو ڕۆژێ خۆپیشاندان و گەنجەکانیش ئەو گەنجانێکی زیاتر تەمەنیان بۆ 15-25 ساڵە زیاتر لەوێن ئێستا ئەم جارە هیچ ڕێکخراوێکی سیاسیش خۆی ناکە بە خاوەنی ئەم خۆپیشاندانانە ئەڵێن خۆپیشاندانێکی خۆڕسکە و خەڵک هاتووەتە سەرجادە چون مەبەستیانە لێرەدا ڕەنگە ئەمە دەوڵەتانی دنیای لە پشتەوە بێ بۆ ئەوەی ئەو سیاسیانەی کە ئێستا لە دەسەڵاتان ناشرینەکەن چونکە من ئەمە خوێندنەوەی خۆمە بۆ ناشرینیانکەن بۆی بە خەڵک بڵێن کاکە ئەمانە قیادی ئەوەکەن ئەو حاڵی وڵاتەکەیە ئێستا ئیتر لەوە وختیەوە هاتووەمانە بگۆڕن ئەمجا ئەو کاتە گەڕێن بە شوێن کیە ئەو کەسانە دەدۆزنەوە یا دۆزیویانەوەی ئامادەیان کردووە کە میان ڕەون کە لەگەڵ سیاسەتی ئەو وڵاتانەی خۆیان دەگونجێ وردە دەیان هێنە پێشەوە دەیانکەن بە حاکمی ئەم وڵاتانە بۆ ئەوەی بەپی بەرنامەکانی خۆیان و پلانی خۆیان کار بکەن بۆ گۆڕانکاریەکان لە ناوچەکەدا کەواتە دەڵێم لەگەڵ ئەو هەموو باشە ئەو هەموو سامانە سروشتەی کە جەناو باسێکە لەگەڵ ئەو هەموو سەرمایه‌مرۆیی کە هەیە لە عێراقدا لەگەڵ ئەو هەموو ئامادەسازی و شتە هەیە بۆ ئەوی کە ئابووری باش بێ ئەوەتە لەو لایەکەوە سیاسەکان خەریکی گەندەڵی و خەریکی خواردن و دزین و ئیتر لە ڕێی بۆلێنەوەتەکانەوە بێ لە ڕێی فرۆشتنەوە بێ لە ڕێی تەندەر و کۆمپانیەکانەوە بێ وا دەکەن چۆن بتوانن زۆرترین پاریان دەستکەوێ ئەم پارانە بەرنە دەرەوە یان خۆیان ببێتە هۆکار بۆمانەوەیان لەناو دەسەڵاتە کە بە دڵنیاییەوە لە دوای ئەم بارودۆخەوە عێراقەرۆکو لە چاودێرە سیاسەکانیش باسی دەکەن تازە عێراق ناگەڕێتەوە پێش ئۆکتۆبەر عێراق تازە گۆڕانکاری بەسەرادێت بە شێوازێک ئیتر ئەو گۆڕانکاریانە گۆڕانکاری مەدەنین یان گۆڕانکاری سەربازین یان گۆڕانکارین بە شێواز لە شێوازەکان دەبێت ئەم بارودۆخە بگۆڕێ بۆ بارودۆخێکی یا باشتر یا تەواو خراپبووی داوا لێک هەڵەشێت کاک شێخمزاد لە عێراق چه داوای گۆڕانکاریەکە ئەمەش بۆ خۆی قەزیەکە یعنی ڕاستەوە کە بەشێکی زۆری خۆپیشاندەران خەڵکانی ڕەش و ڕوت و بێکار و بێخزمەت گوزاری و بێنانن و ئەوان لە هاتنە سەر شەقام مەبەستیان ئەوەیە کە ئەم دۆخە بگۆڕێ بە دۆخێک ئەوان ببنە خاوەنی خزمەت گوزاری ببنە خاوەنی کار ببنە خاوەنی بژێوێکی باش بەڵام لەگەڵ ئەمەیە کۆمەڵی ئەجندای تر تێکەڵی خۆپیشاندەران بووە بە تایبەت
بەشێ لەو هێزانەی کە لە 15 ساڵی ڕابردووی عێراقا حکومڕان بوون، سەرۆک وەزیر بوون، پێکێنەری حکوومەتەکان بوون، ئەوانیش ئێستا لە کات ئێستا داوای چاکسازی و پاکسازی و گۆڕانی حکم و ئەو بابەتان ناکەن. خوێندنەوەی تۆ چێ بۆ ئەم تێکەڵبوونە؟ باباس لە وەگوڵە سایکۆلۆژیتی ئەو خەڵکە بکەین کە ئێستا سەر شەقامە بەڕاستی لێەوە دەست پێ بکەین چۆن ئەوان بەرنامەیان هەیە بۆ گۆڕانکاری. بەداخەوە دەڵێم ئەوەی کە ئێستا لە ناو ساحەی سیاست لە ناو ساحەی تەحلیل و ڕۆژانە خۆپیشاندان دەکەن لە ئێسرەتاوە ئامانجیان چی بووە و ئێستا ئامانجیان چییە، ئەمە بە دڵنیاییەوە ئەجندایەکی سیاسی لە پشتە. ئەم ئەجندا سیاسیش لەگەڵ ئەم پرۆسە دیموکراسی و مەدەنی کە ئێستا هەیە لە ناوچەکەدا یەک ناگرێتەوە، هەم قیادە سیاسەکانش کە ئێستا لە دەسەڵاتدان، هەم ئەو خۆپیشاندەرانیش کە ئێستا لە ساحەی تەحلیلان بڵێ بۆ لەسەر کردە سیاسیەکان ئەمادەم پەرلەمان هەیە و پەرلەمان هەڵبژێردراوی خەڵکە لە کاتێکدا کە تۆ لەگەڵ خۆپیشاندەرانەدا دانیشی بۆ گفتوگو ناگەیتە نەتیجە، دەبێت بڕیاری خۆ هەڵوەشاندنەوە بدەیت کەواتە تۆ خۆت نوێنەری ئەوانی کەواتە تۆ نەوتوانی پەیامەکەی ئەوان بگەیەنی بۆیە ئەوان هاتوونە سەر شەقام. مادەم پەیامەکەی ئەوانە پینەگەیاندوتە جێ کەواتە من لەتوانین لە مەسئلەی ئەو مەسئولەتانی بتوانم ئیدارە و قیادەی تۆ بکەم کەواتە من خۆم هەڵەوەشێنمەوانێ ئەجم بڕیاری هەڵبژاردنێکی پێشوەختە دەدەم. پەرلەمان نەیکرد، حکوومەتی دەستێکانە کێشایەوە، کەواتە ئەمە پێچەوانەی ئەو سیاسەتە ئاڕاستەکراوەیە کە بڵێن خەباتی مەدەنی تەواوکەری یەکترن و لە ڕێی خەباتی مەدەنیەوە توانین گۆڕانکاری سیاسی بکەین، بەڵام نیان کرد. ئەمان مانەوە کورسەکانی خۆیان بەجێنێشت. خاڵێکی کە ئەم خۆپیشاندەرانە لە سەرەتاوە داوای چاکسازیەکی ئاساییان کرد، دوای ئەوە بوو گۆڕیان بە ڕۆشنی حکوم دەبێت هەرسی دەسەڵاتەکە بڕوە، دوای ئەوە ڕەنگە شتی کەشی بە دووادا بێتەوە تونوتیشی دەکەوتەوەوان و چدان سەدان کەسی لێ کوژرا و هەزارانش دەبرینار بووە. بەڵام کێشەکە لەوەدایە خۆپیشاندەرانیش پەیامەکەیان ڕوون نییە، وازەح نییە، دەبێت ئەوەی لایەنە سیاسەکانی عێراق خۆیان ناکەن بەخاوەنی، لایەنە دەرەکیەکانیش کە پشتگیریانەکەن پەیامێکی واضحیان نییە، بەس مهمە پشێوەکە هەبێ. کێشەکە پشێوەکەیە بۆ ئەوەی ئەوان لە چوارچێوەی پشێوەکە خۆیان زان چیەکەن لە پلانیان هەیە ئەوان. بەڵام ئەمانەی کە هاتوون سەر شەقام لەبەر بێ پلانی خۆیان و لەبەر ئەجندایەکی ڕوونیان نییە، تەنها لەسەر شەقام ماونەتەوانە و بڕوخێیانە. بەڵام بۆ گەڕانەوەیەک بۆ خۆشمان بۆ دۆزی کورد ئەم خۆپیشاندەرانەی ئێستا بەداخەوە دەڵێم لەگەڵ ئەو خواستەی ئێمە شاوەکو کورد نایەتەوە، چونکە ئەوان ئێمە پشتگیریمان کردن، پشتگیری داخوازیەکانی خۆپیشاندەرانمان کرد و کۆرێمی کوردستان داوامان کرد کە ئەو چاکسازیانە زوو بکرێ بۆ ئەوەی ئەو خۆپیشاندانە کە بێتەوانێەوە بتوان خزمەتی خەڵکی پێ بکرێ. بەڵام ئەوان سێرەکەی داوای ئەوەکەن هەرێم هەڵۆشێتەوە، داوای هەمواری دەستورەکەن، داوای کۆمەڵە شتەکەن کە دژی هەرێمە و دژی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستانە. کەواتە لێرە دیارە ئەجنداکە خەریکە واضحە بێت کە شتێکی لە پشتەوەیە کە دەیانەوێت ئەم قوارە سیاسی کە لە هەرێمی کوردستانە وردە نەمێنێ بە شێوەی محافزات تعاملی لەگەڵا بکرێ و هەموو هەدەفەکەشیان بۆ ئەوەیە کە کورد ببێتە لە پێگەی خۆی نەمێنێت و پێگەی بچووک بێتوانێ وای لێ بکەن نەبێتە فاکتەرێک لە ئایندەدا کە بێتە ئەمری واقع و شتێکی بۆ دروست بێت. کەواتە ئامانجەکانیان لەبەر چاوی خۆیانە بە حسابی خۆیان بۆ چاکسازیە و بۆ گۆڕینە، بەڵام لە ئەسڵا کێشەکە گەڕێتەوە بۆ ئێمەی کوردستانی کە لێرەوە ئەوان نایانێ ئەم قوارە سیاسیە بمێنن. کەواتە ئەجندای ئەوانیش بە بڕوای من ئەجندایەکە خوێندنەوەیکی هەڵیان بۆ کردووە، بەڵام ئەوان بەخۆیان نازانەوە دەزانن ئەگەر ئەوە بکەن، ئەگەر قواری هەرێمی کوردستان بچوو بکەنەوە، ئەگەر دەستور بگۆڕن، ئەگەر یاسا و ڕێساکان بکەن، ئەگەر ما کورد لە یاسای بوجا مەسەلەن ئەم ساڵ بەرکەوتەی نەبێت و هیچی نەبێت، ئەگەر داوا بکەن نابێت پارەی بۆ بنێری، هەموو ئەمانە وا بکەن کورد لاوازکە. بەڵام تازە کورد بەرەو قۆناغانی ڕۆشتووە بەرەو پێشەوە ڕۆشتووە، تازە بەو خۆپیشاندەرانە و بە سیاسەکانی عێراقی تازە ئەم پرۆسەی کورد بوون و کوردستانی بوون و بەرەو دەوڵەت بوونە ناوەستێ، چونکە ئەمە قۆناغێکە دەبێت کورد لەم چوار شێوەیەدا دەبێت ئیتر بگاتە مافەکانی خۆی. بەڵام شێوازی گرتن دەستی مافەکانی خۆ بەدەستێنانی مافەکان پێویستی بە یەخستنی ماڵی کوردەیە، پێویستی بە یەکگورتی وتاری کوردەیە، پێویستی بۆیە کە هەموو کورد لە ئاستی یەک مێز کۆبنەوانێ و یەک ئەجندایان هەبێت و دوای ئەجندای هیچ وڵاتێک نەکەون، تەنها ئەجندایەکی نەتەوەیی کوردی بۆی بتوان ئەو مافانەی کە هەیەە لە دەستورە ئەگەر مایەوە عێراق جێبەجێکن وەریگرن و ئەگەر لە ئایندێژا گۆڕانکاری لە ناوچەکەیدا بوو پشتی خۆیان لە گۆڕانکاریانە بەرکەوێت. دەستان خۆش کاکشیان پێم خۆش لەسەرەوە قسە بکەین باسی دەستورت کرد کە ئەوان داوای هەمواری دەستور و گۆڕانکاری لە دۆخەکە و هەڵۆشانەوە هەرێمی کوردستان نەکەین. پێم خۆشە جەناب سەرنجێکمان لەسەر ئەو بیتێ بەرەو کۆتایی بەرنامەکە شەڕۆین بە کورتی لەسەر ئەگەر ئەو دەستوری کێسە لە عێراقەیە جێبەجێ بکرێت دۆخی ئابووری عێراق ئێستا و هابوو. بەداخەوە کاتێک ئەو دەستورە نووسرا
هەموو خواستەکانی میلەتی گەلی کوردستانی تێدا نەبوو بەڵام بەشێکی زۆری داخوازەکانی کوردی کوردستانیشی تیاجێ بوویەوە کەواتە کاتێک کە وەفدی مفاوز لەوێ بوون بە گەشتبینیەوە هاتنەوانێ لانی کەم بەشێک لە داخوازەکانی قسەنەوە دەستورەوە نەک تەنها بۆ لێبی کوردستان بۆ هەموو شارەکانی عێراق و بە عەرەبی سونە و شیعەشەوە بە شێوە لە شێوەکان پشتیان بەرکەوت لەو دەستورەدا کە مافەکانیان پارێزرا بێت لە ئایندەدا ئەگەر ئەو حکومڕانانەی کە لە عێراق رابوون یەک بە دوایەک لە مالکی و لە عەبادی و لە ئیبراهیم جەعفەری و لە ئەیاد عەلاوی و لە هەموو ئەوانەی کە قیادەی عێراقیان وەرگرت ئەگەر هاتنە هیچیان نەکردایە بەس بەندەکانی دەستوریان جێبەجێ کردایە ئێستا عێراق عێراقێکی دیموکراتی خۆشگوزەرانی و هەموو تاوەکانی کورد داهاتی تاکی ئەوەندە بەرز بوو خەڵکان دامەنایە نەخواست بێن بۆ لە عێراق بژین بەڵام کە نەیانتوانی ئەوە بکەن کە هۆکارەکەیشی سیاسی بوو نەک ئەوەی پێنەزانین بوو هۆکارەکە سیاسی بوونیان ئەوێت هەرێمێکی بەهێز لە ناوچەکەدا هەبێ سبێنێ بیر لەوە بکاتەوەی داوای جیابوونەوە بکە دەیانویست هەرێمێکی لاواز هەبێ دائیمەن چاوی لە دەستی بەغدا بێ لەم ڕوانگەیەوە خۆیان مادەکانی دەستور دزیەوە جێبەجێیان نەکرد مادەی 140 بە تایبەتی هەموو ئەو داخوازیانەی کە کورد هەیە بوو لە دەستوردا یەک خاڵیشیان بۆ جێبەجێ نەکردین بەڵام کورد ئەوە بوو سەبری گر لەگەڵیانە چاوەڕێ کردوتی بەشک و ئەم ساڵان ساڵێکی کە بارودۆخەکە چاک بە بەشک و دەستور جێبەجێ بکرێ هەموو ئەو سەرکردانیشی کە هاتنە سەردەسەڵات بەڵێنیان بە کوردەدا بەڵێ جێبەجێی دەستورەکەین بڵێ مادەکان بە لیژان پێگەێنین دەچین بە دەمیەوە قۆناغ بە قۆناغ جێبەجێ دەکەن بەڵام لە کۆتاییدا کە تەواو دەبوو ئەوی بەداخەوە نەیانێش هۆکارەکەی چی بوو ڕەنگە ئەو سەرگۆزیرانە نێتێکی هەوو بێ بەشێ لە داخوازەکانی کورد جێبەجێ بکات لەناو دەستورا بەڵام لەبەر ئەولایەنە سیاسەکان هەمویان گرێدراوی یەکێ لە وڵاتە دراوسەکان بوون ئەوان وڵاتە دراوسەکانیشیان نایانەوێ هەرێمێکی بەهێز لە ناوچەکەدا بێت چونکە مەترسیان بۆ سەر کوردەکانی ناوچەکانی خۆیان هەیە لە هەمان کاتیشا وڵاتانی زلێجی نایانەوێ عێراقێکی یەکگرتووی موحەدی خاوەن ئابوورێکی بەهێز بێت چونکە ئەگەر ئەو عێراقە بەهێزە یەکگرتووە ئاسایش هەبێ ئیتر ئەوان وجودیان چێ لێرە کەواتە هەموو ئەمانە وایە کرد کە دەستیان خستە ناو ئەم پرۆسە سیاسیەوە ئەو سەرکردە سیاسیانیان بەلاڕێدا دەبرد و داوایان کرد کە نابێت دەستور جێبەجێ بکرێ باشترینیان نمونیان حەنان فەتلاوی بوو کە هاتە سەر تەلەڤیزیۆن بە ئاشکراوتی وتی تەحەدا دەکەم بە شانازیەوە دەڵێم ماوەی 4 ساڵە منێکێکم لەوانەیە نەمێشتۆمانی سۆسیال جێبەجێ بکرێ پرسیار شێخ نوزاد پرسیارەکە بە جۆرێکی تر خۆ دەستور بۆ ناوەڕاست و باشووری عێراقیش جێبەجێ نەکراوە ئەو دووخابووری کە لە عێراق گوزەرێ بە تایبەتی لە ناوەڕاست و باشوور زادەیەوە نییە کە دەستوری عێراقی جێبەجێ نەکراوە بە دڵنیاییەوە گە دەستور جێبەجێ بکرێ هەموو تاکانی کورد تاکانی عێراق سوودمەندە بوون تایە بەڵام کە جێبەجێ نەکراوە ناڵێم هەرو گوتم ئەجندا بوون نەیە جێبەجێ بکرێ گەنا ئەگەر ئەو دەستوری کە خۆیان ئیمزایان لەسەر کرد کە خاوەنی بەڵێنی خۆیان بوون خاوەنی ئیمزای خۆیان بوونایە بە دڵنیایی هەموو شارەکان هەموو تاکێکی ئەم کۆمەلگایە سوودی لێوەردەگرن کاتی بەڕنامەکەمان تەواو کاک نۆزاد خۆشحاڵ بووین بە ئامادەبوونی جەنابەت کاک نۆزاد شێخ کامیل سەرۆکی لقی سلێمانی سندیکا بوورناسانی کوردستان سوپاس بۆ ئامادەبوونت لە ڕافە سوپاس بۆ ئێوەش دەستی خۆش بێت ئەزان تا ڕافەکردنی پرسێکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ بێت